بە ئامانجی پاراستنی مامۆستایان لە پەتای کۆڕۆنا لە کاتی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن سەنتەرێکی تایبەت بە مامۆستایان بۆ وەرگرتنی ڤاكسین لە شاری هەولێر کرایەوە. بەڕێوەبەری کاروباری خۆپارێزی لە بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر ئاماژەبەوە دەکات جگە لەم سەنتەرە کە تایبەت کراوە بە مامۆستایان هەموو ڕۆژانی سێشەمەیەک مامۆستایان دەتوانن لە سەنتەرەکانی وەرگرتنی ڤاكسین وەربگرن. ئیدارەی مەکتەبەکان تەنسیق دەکرێت ئەوان بەجێرەی ئەو تەبلیغەیلۆیان دەچی دێن لێرە ڤاكسین وەردەگرن، ینی هەر مامۆستایەک ناتوانانی سەر بەخۆی بێتە ئێرە ئیلا دەبی لە ڕێی پەروەردەوە ئاگادار کرابتەوە فلان مەکتەب ئەو ڕۆمەشمولە مەسەن ڕۆژانە چەند مەکتەبێک تەبلیغ دەکرێن ئیتر دێن لێرە ڤاكسینی خۆیان وەردەگرن. هەروها ئێمە نەک تەنها ئەو سەنتەرە هەر هەموو بنکە تەندروستیەکانی سنووری پارێزگای هەولێر ڕۆژانی سێشەمە تەرخان کراوە بۆ مامۆستایان، ینی نەک تەنها ئێرە لەبەرەوە ئێرە یەک سەنتەرە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێرش ئاماژەبەوە دەکات ئامادەکاری کراوە پرۆسەی خوێندن لە کاتی خۆی دەست پێ بکات وەک ئەوەی ڕاگەیەنراوە. داواش لە مامۆستایان دەکات ڕوو لە سەنتەری تایبەت بە مامۆستایان بکەن بۆ وەرگرتنی ڤاكسین. زۆرترین ژمارە مامۆستایان ڤاكسین وەربگرین، بۆیە ئێمە وەکو ئامادەکاریەکەوە لە ئێستاوە ڕۆژانە پێی ئەو پلانەدانراوە و توانای ئەو سەنتەرە دەتوانێت ڕۆژێ 400 تاکو 500 مامۆستا ڤاكسین وەربگرێتن. تاوەکو دەست پێش ساڵی خوێندن دەتوانن زۆربەی هەر زۆری مامۆستایان دەتوانن ڤاكسینەکە وەربگرن و هیواداریژین کەەوە دۆخی کۆڕۆنا ڕوو لە هەڵکشان نەبێت، چونکە لە کۆتاییدا هەڵکشانی ژمارە توژمان وا دەکاتن کەەوە پرۆسەی خوێندن ڕابوەسێت. مامۆستایان دوای وەرگرتنی یەکەم ژەمە ڤاكسین ئاماژەیان بەوە دەکرد ئەمساڵ ئامادەن بۆ پرۆسەی خوێندن و درێژەدان بە پرۆسەی پەروەردە و فێرکردن. داوا دەکەم هەموو خەڵکێک بێ ئەو پرۆسەی جێبەجێ بکە لەبەرەوەی لە بۆ تەندروستی خۆمانە، چکە دەزانێت ڕۆژانە خەڵک چەند توش دەبی و چەند دەمری و حاصل هەموو دنیاش وا لێ هەیە بەترسی لێ و سترێسی دەگری و پێی زۆر شتان نەکە. لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 55,000 مامۆستا هەیە. لەم سەنتەرەش ڕۆژانە نزیکەی 400 بۆ 500 مامۆستا دەتوانن ڤاكسین وەربگرن. لە ئارستی پارێزگای هەولێریش تا ئیسە نزیکەی 140,000 ژەمە ڤاكسین دابشکراوە، لەو ژمارەیەش نزیکەی 70,000یان هەردوو ژەمەکەی وەرگرتووە. سیرۆ حوسێن، کوردسات نیوز، هەولێر.